دووبارە سڵاوتان لەبێت لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 لە فستیڤاڵی تەحینی ئامێدین. من لە یادی نەکەم لە چەند گەشتی دیکە کە هاتمە لای بینەران و هاتمە لای ئێوە با ئەوە بڵێم چونکە لە گەشتەکانی دیکە باسم نەکرد ئەوی ژەوەیەکە لە ناو ئەم فستیڤاڵە لیژنەکانی چاودێری بازرگانی هەر نیو کاتژمێر جارێک بەسەر ئەو خێوەتگانە کە خۆراک و خواردەمەنی تێدایە دەسوڕێنەوە بۆی کە لە زانینی نرخەکان ئاگادار بن نەکە خوا نەخواستە بێت و نرخەکان کەم و زیادێک بکات. ئەمە زۆر گرنگە کە هەر لە ناو فستیڤاڵەکە لیژنەکانی چاودێری بەردەوامن. ئەمە واتای ئەوەی کە ئەم فستیڤاڵێکی نمونەیە هەروکو فستیڤاڵەکانی دیکەی بەرهەمە خۆماڵەکان کە لە هەرێمی کوردستان ئەکرێت. دەمەوێت ئەوەش باس بکەم کە ئەم فستیڤاڵە دەرفەتێکی زۆر باشە بۆ گەشتیاری وەک دەبینن هاوڵاتیانێکی زۆر هەم بە مەبەستی گەشتکردن هاتوونەتە ئامێدی ئەمڕۆ لە ناوچەکانی دەوروبەر هەمیش بە مەبەستی ئەوەی کە فستیڤاڵەکە ببینن. جا تایبەت بە بابەتی گەشتیارەکە بنەوەیە گفتوگۆ زیاتر لەگەڵ حەمید محەممەد ساڵح بەڕێوبەری گەشت و گوزاری ئامێدی بکەم کە میوانە لەگەڵمان بەخێر هاتی کاک حەمید. خێرندۆر بیت زۆر سپاس بۆ کەناڵێ کوردستان 24 و بینەرت کەناڵێ. زۆر سپاس بۆ جەنابتان. پێش هەموو شتێک چی بکرێت بۆ ئەم دەڤەرە بۆی کە زیاتر کەرتی گەشتیاری تایدا پێش بخرێت بە تایبەتی گەشتیاری زستانە کە ئێستا ئیتر وەرزێتی. کەرتی گەشتیاری زۆر گرنگە بوومە هەمیە تایبەت قەزا ئامێدیە وەختت بێژن ئامێدی هەر شەش ناحیەت خوبە جهت گەشتیارینە. پتریا جهت گەشتیاری سنوور قەزا ئامێدیەنە کاشێن بێژمەوە 235 بنگهت گەشتیاری مەل سنوور قەزا ئامێدیە هەنە. بێگومان گەشتیاری آن کەرتێ گەشت و گوزاری وەک بەردەوامی تشتێ نیخوازی تەڵاب کرد نینە تولجیهەکی و ڕاوەستینی و بێژین ئەڤە خلاص بوو بەردەوامی هەیە بەس ئومێتمە ئەوە پشتی ئەف ڕۆگەهاندنە ئاشتیە و شەڕ ڕاوەستاندنێت نەبەینە پەکێکێ و ئارتێشە ترکیدا بێگومان دەلیڤە دێبوومە خۆشتر هەبیتن وەزعی ئەمنی باشتر دەچێ بیتن کو بشێن گەشتیارێ سەردانە قەزا ئامێدیە بکەن ئەش باشوور و نۆڤەڕاستە عێراقێ پتر سەردانە جهێتمەیە دیتر جی بکەن ئەبێت بەرین و کە نەتیشان بچنە خۆشبەختانە کابینە نەهەیە حکومەتە هەرێمە کوردستانێ گرنگیەکە زۆر دەڤەرەمەدایە چەندین پرۆژە ماوەی vê kabînê da ke her şarek bihête çêkirin yan kehreb her bihîte cihekî yan ciwankariya her bajarekî bît sûdmendê êkê kertê geşt û guzariye xweşbextane parsal proje ciwankariya havîngeha Sersinkê wekî dijim şare û resîf û dar û bar û hemî tiştek wekî dijin دماهیک به هات و کفتت خدمت گشتیار دا دو سیپلت گلکت باش یت مازن هاوینگه ها سرسن که ایک یاد کاری دا ایک جی یاد بردامیه وکی دجین و سرطه کرند و نزیک دا او جی دهتا آوا کرند پروژت حکمت الکورنیش شیلاد زه گرنگه یعنی هر نوعی که نوکه الاشیم بجمتا العراق همیه جسر شیشینینه نکل هاوینگه ها سیلاوه یه تنفیذ دا آن یه جبجه کرنه دایا رکا دورو برد آمدیه گردان شینوارت آمدیه بسنتر قضایه و آن شینوارت سنتر قضایه و اوه هجی تقریبا 95 صده یت خلاص بوین نیجن کرنا شینوارا اوه همی وکید بجن دست پیش خریت حکمت هری ما کردستان زور باشا کاک حمید اگر باسی نوجن کرنوا کی جنابت هتلک هي على سەرسەنگ کە ئەم هۆتێلە لە ساڵ 1946ەوە دروست کرا و لە 52 دەرگاکەی واڵاکرا بەڵام لە کاتی کۆڵڕەوەکەی گەلی کورد ئەو هەموو نەهامەتێ بەسەر کوردات ئەم ئێرە بۆ شوێنی یاخود دەڵێن ئەو هۆتێلە بۆ شوێنی ئاوارەکان ئێستا ئەو هۆتێلە بەردەستە یاخود کاری تیا کراوە نۆژەن کراوەتەوە بۆی کە گەشتیارێکی زیاتر ڕوو بکاتە ئەم دەبەرە و لەو هۆتێلە بمێنێتەوە بەڵێ خۆشبەختانە وەکیت بێژن کەلتوری سەرسنکێ اوتیلوبریه شنگست سرسین که اوتیلوبریه اوتیلوبری راست زمان ملکی دا وقت سردان سال 1938 وقت سردان هاوینگه ها سرسین که کری الوی دمی خوشیا هاوینگه ها سرسین که فینکاتیا و بریارا آواکرناوه اوتیل دا بو خدمت و گشتیارا دوم وکیت اشارت به دای سال 46 دست هاوید بوید 52 تمام بو و وکیت بجن ریو رسم جی بهات نکردن
خوشبختانه البری دو حیوان که بجند هوا هل بجارتنه دا اف اوتیلا جورا کادیتر نیجن کرنوه دماهی هات و نکات خدمت و گشتیارا دایا بگومان سرنج راکشا گشتیارا و اوتیلا و موی خاص نسبت حیوا 11 و 12 دا گلک گشتیار تایبتش باشور و نوراست عراق سردانا سرسنکیت کن. بله زور چاکم کوابت بوونی فستیڤاڵی لەم شێوەیە لەم دەڤەرە کە فستیڤاڵەکان فستیڤاڵێکی بەرهەمی خۆماڵین واتە تەواوی چین و تۆژەکانی هەرێمی کوردستان ناتوانن بێنە ئەم فستیڤاڵانە تایبەت نییە بە کۆمەڵێک بازرگان یاخود کۆمەڵێک خاوەن کارگە پەیوەستە بە هەموو خەڵکی کوردستان ئەمە تا چەند وا ئەکات کەرتی گەشتیاری بژانەوە بە خۆی ببینێت و بەردەوام بێت ئەم جۆرە فستیڤاڵانە بێگومان ئەم جورە چالاکیە یان فستیڤاڵ تایبەت دوان ظروفا دواکید بند ویورزی دا چونکو ما اتورزد ایکی ده حتی بیت ایکی 5 مارکو دا هی سردان نینن باشور و نوراست عراق جی وکی دجن دواما فرمیت مدارس و کلیه و معاهدانه گشتیار گلگه کمه الخناف خویا هرمه جی چل هبلیره چل سلیمانیه وان جوره ویستاوالا که اول گراسه یا ویستاوالا تحین آمدی و برهمیت خمالی خوشبختانه وقتی بجن گرینگیاوه و پیشوچونا و بیستاواله کسالا ای که وقتی ما دست هاوید که ما 40 استاند دانا بوینه 22,000 کسا سردان لکر بویا سالا دویه ما کرنه 6 استاند 28,500 کس سردان و بیستاواله کریه اف سالا جید بوینه 104 استاند و همیش گر اتشم پتریا 3 استانداجی دمجی هات یا کرن کدا دل خلک کی نمیدن اول نه بس وقتی بجن یک وقتی اشارت بدای کو بس تشتی خوب فروشیدن منو که پیوندیل گل کمپانیت گشتیاری های اف کمپانیت هاتی نه پارزگاه ها دو کل بدر که نه اگر افرو کنه هم صبحی دهن سردان و بیستواله کن دلیوت کاری گلک پیدا بونش بلی او کسه تشتی خوی خمالی بفروشید یا تحینا خوب بفروشیدن هر جهه که 4-5 کارمند دانای نویدر که گنجن یه شولد کرد جوازی و ویستاوالا ما افسال گل پارو پیرار تایبت وکی بیشن خلق آمدیه جوات آمدیه گنجت آمدیه الگل جناب قایم قام آمدیه و دوائرت قضای همی پیک و شاین او ویستاوالا حسادانی نو پریکو پیک و هر خاله که جی وقت بیشن روبره که دایره که چه گشت و گذار بید چه گشت و کال بید چه چوبدری و بازرگانی بیدن هر ایکی مهمه که های حتی نوکه مراقبه وقت بیشن چوبدری مل سر سی بازاری همیه های چه کوالیتی بید چه بها بید باشە کاک حەمید چۆن کارتان بۆ کردووە لەگەڵ ئەو کۆمپانیانەی کە کۆمپانیای گەشت و گوزارین لە خوارو ناوەڕاستی عێراق بۆ ڕاکێشانی زیاتری گەشتیار بۆ ئێرە چ ئەو کۆمپانیانەی کە گەشت و گوزارین بۆ جەرەوەی وڵات ینی مەبەستمەوەیە کە جگەلەوەی کە هاوڵاتیانی خوارو ناوەڕاستی عێراق بێنە ناوچەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەم دەڤەرانەی کە ناوچە گەشتیارەکانمان زۆرە لە دەرەوەش گەشتیار بۆ ناوخۆی هەرێمی کوردستان ڕابکێشین چیتان کردو بۆ مەبەستە خوشبختانه اوت ما 2 ساله دایه مد نزدیکترین نقطه ما وکی آمدیه الگل دولت ترکیه وانه بومه خوشبختانه مد که وکی بجن هماهنگی کن تنسیق مد نبینو چند کمپانیا لودر که دا چکری اصلا بجمت حیوانه بس هر دو حیوان سه حیوان جاره که گروپه که گشتیاری شوانیل جلمریل گواره اوان جاها سردانا قضا آمدید کن تایبت جهت شینواری پشتی اینگه چنه دو که روژه که جیت هنه هفلیره و زفر نوه ام شاینه برینو که پریکا کمپانیا اف کنتا که مهبونو که دایرک فکید بجن پریکا ما که گشت و گذار گل و کمپانیا او سردانا جهت مد که بگومان کمپانیت عربی نه بس عراقی بله هول داین ما انیتا گلک بینگا و پاوجین تایبت کنفرانس بن دیدار بن دیبیت بن ام بشین هنده وان کمپانیا حاضر بکین کو بشین پیتر خلق خلیجی جی را کشی نویدر که انشالله اوت ریکه دو پلانجیا بو هی
و از بێژم سۆڵۆ بهێت احتیمال هەیە تشتێکی بۆشتر بکەین. بەڵێ ئێمە سپاس دەکەین بەڕێز حەمید محەممەد ساڵح بەڕێوبەری گەشت و گوزاری ئامێدی لەگەڵ ئێمە بووی بەو هیوای کە ئەم ناوچەیە بە بەردەوام ئەوها جمەی بێت لە هاوڵاتیان و لە گەشتیاران. سپاس بۆ جەنابەت. ممنونە. دووبارە سپاس بۆ ئێوە دەگەڕێنەوە ستۆدیۆی ناوەند.